بینەرانی بەڕێز ئەم کاتە و هەموو کاتێکتان باش لە بەرنمەیەکی دیکەی ڕاوێی ڕۆژدا لە خزمەتی ئێوەی بەڕێزدەین. تێیدا دوایین ڕەوشی باشووری کوردستان هەروەها ناوچەکە و جیهانی ئیسلامی، ڕۆژهەڵاتی ناوەڕاست، قەیران و کێشەکانی باشووری کوردستان و ئاڵۆزیانەی کە لە نێوان عێراق و باشووردا دروست بوون چارەسەر نەکراون، هەروە ئەو باسوخواسانەی کە لەسەر پارت و لایەنە ئیسلامیەکانی باشووری کوردستان هەیە، چەندە ڕۆڵیان هەیە، کاریگەریان هەیە یا چەندە بەرپرسیارەتیان لەو ئاڵۆزیانە و ئەو دۆخەی کە لە باشوور هاتووەتە ئاراوە دەکەوێتە ئەستۆ. هەروە دەشپرسین ئەو هەوڵانە چین تاوەکو ئێستا و پارت و لایەنە سیاسیانە داویانە بۆ چارەسەرکردنی کێشە و قەیرانەکان، هۆکاری دابەشبوون و پەرتەوازەبوونی لایەنە ئیسلامیەکان هەروەها لە کوردستان بە تایبەتی و بەگشتیش لە دنیای ئیسلام بە تایبەتی تریش لە جیهانی عەرەبی چییە؟ ئایا ئەو لایەنانە لە دۆخی پاش شکست بەسەر دەبن یان پێچەوانەکەی ڕاستە و خاوەن پرۆژە و ئەڵتەرناتیڤ و کاریگەرن لە گۆڕەپانی ناوچەیی و هەرێمیەکاندا. کۆمەڵی ئیسلامی چۆن دەڕوانێتە ئەم پرسانە، هەروەها دەڕوانێتە یەکێتی نەتەوەیی کورد چه پرۆژەیەکی لەو بوارەدا هەیە؟ وەڵامی ئەم پرس و مژارانە و چەندین پرسیاری دیکە لە زۆر بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان وەردەگرینەوە کە ئێستا لێرە لە ستۆدیۆ میوانمان. مامۆستا زۆر بەخێر بێت. زۆر سپاس کاک هەندرێن. سپاس دەکەین کە ئەرکت کێشاواتووی لێرە لەگەڵی ئامادە بووی. سپاستان دەکەم، خۆشحاڵم بە دیدارتان. ئێمە زیاتر خۆشحاڵین مامۆستا. مامۆستا لەوە دەست پێ بکەم کە لە باشوورەوە هاتنە ئەوروپا هەندێک پروپاگەندە، هەندێک هەواڵی وا دروست نادروست بڵاوکرانەوە سەبارەت بەوەی کە گوایە بەڕێستان ژار خواردوو کراون. ئەمە تا چەندە ڕاستە؟ ئەگەر ڕاستیش نییە هۆکار لە بڵاوکردنەوەی ئەم جۆرە هەواڵانە چییە؟ الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. کاک هەندرێن مەسەلەیەکی کوردی هەیە دەڵێ کەسێکی خۆشنەوێ خەونی خراپی پێوە دەبینێ. ئێمەش بەداخەوە چەند من خۆم بە دڵسۆزی هەموو لایەک دەزانم چ ئەوانەی لە بیر و بڕوادا لەگەڵمان یەک دەگرنەوە، چ ئەوانەی کە لێمان جیاوازن، چونکە ئێمە ئیسلام فێری کردووی کە دەبێت دڵسۆز بین بۆ هەموو لایەک. پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام جگە لە دڵسۆزی بۆ خەڵک، جگە لە بەزەیی، جگە لە بەتەنگەوە بوون بۆ خەڵک شتێکی دیکەیان پێ نەبووە. بەڵام بەداخەوە کە کەسانێک هەن ڕەنگە نەبوونی خۆیان لە بوونی ئێمەدا ببینن و یاخود هەڵوێستی ڕەخنەگرانەی ئێمە لەو واقیعە لارەی کە ئەوان دروستیان کردووە لەسەر دڵیان قورس بێ، ئەوە پاڵیان پێوە دەنێ کە پروپاگەندەی خراپمان بۆ بکەن. ئەڵبەتە من تەندروستیم باشە لەخوا بە زیاد بێ و کە هاتیشم بۆ ئەوروپا بۆ ئەڵمانیا بۆ چارەسەری خێزانم هاتم کە ئێستا لە ئەڵمانیا لە بەرلین تەندروستی باشی بۆ دەخواست. سپاس دەکەم لێوە خەریکی چارەسەرە ئەوەی کە گوترا هیچ بنەمایەکی نەبوو. ئەڵبەتە ئێمە هەمومان هیچی مردنێک قەرزدارین. من لە کۆمنتێکدا نووسی بووم کە ئەوەی بەڕاستی نەمرێ بە درۆ پروپاگەندە نامرێ. مامۆستا پێدوانیە ئەمە زەمینە دروستکردنێک بێ بۆ هەوڵێکی لەو جۆرە، یاخود دەوترێت دەیانەوێت عەلی باپیر بە شێوەیەک لە شێوەکان لە هەولێر دوور بخرێتەوە؟ بڕوا بکە هەموو شتێک واریدە لە دنیای ئەمڕۆ لە واقعی ئێستا تیا دەژین، هەموو ئەگەرێکی خراپ دەبێت ئینسان چاوەڕێ بکە. بەڵام وەکو من زۆر جار گوتومێ هەمومان هیچی مردنێکی فیزیکی و جەستەیی قەرزدارین، بەڵام ئەوەی پێویستە لێ وەریابین ئەوەی کە مردنی معنەوی نەمرین. مردنی معنەوی ژەوە کە ئینسان گوناهباری لای خوا و شەرمەزاری لای خەڵک بێ بەهۆی هەڵوێستی شەوت و هەڵەیەوە. ئەوەی کە گرنگە لێ بخەفتەین ئەوەی کەمە ئاگاداری و وریای خۆمان بین بە مردنی معنەوی نەمرین، کە زۆر کەس من بە کەلەش زیندوی دەبینم، بەڵام لە ڕووی معنەویەوە بە مردووی دەبینم. کەسێک کە لە نێوانی خۆی خوادا گوناهبار بێ و لە بەرامبەر خەڵکو و میلەتەکەشیدا شەرمەزار بێ، ئەوە لە ڕاستیدا بەڵێ بەجەستە لایەنی فیزیکی زیندویە، بەڵام لە ڕووی ڕوحی معنەوی مردوویە. ئەوەی کە من زیاتر لێ دەخەفتێم ئەوەی کەم بە شێوەی معنەوی نەمرین. دەشگونجی ئەوەی جەنابیشت گوتت، جار کەسێک کە بیەوێ شتێ بکە زیانێ بە کەسێ بگەێنێ زەمینە سازیەکی
بۆ دەکات زمینە سازیەکی پروپاگەندەیی بەڵام هیچ شتێکی تازە من هەست پێ نەکردووە و پێشەوەی من بۆم سەفەرم بێم کاگنێ چیروان بارزانی هات سەردانی کردین بەڵکو داواشی لێکردم کە ڕۆڵێک ببێنین لە چارەسەری کێشە و قەیرانی کە ئێستا لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان لە ئارادا هەیە بەڵام من بۆ چارەسەری هاوسەرم پێویست بوو کە بێم و لە بەرەوەی ماوەی ڤێزەکەشمان کەم بوو 40 ڕۆژێک بوو بەسەر دەچوو لە بەرەوە هەرچەند لەوێ پێویست بوو لێ بم بەڵام ئەوەش هەر پێویست بوو و گوتم باڵکم تا دەچینەوە زمینەش خۆشتر بێ بۆ چارەسەری قەیرانێکە هەیە بەڵێ باشە مامۆستاد سەردانی ئەوروپاتان کرد ئامانج لەم سەردانە چییە لەگەڵ کێ کۆبوونەوە دیتارتان لەگەڵ کێ ئەنجامدا بەتەمان لەم چەند ڕۆژەشدا کە دەمێنەوەکو ئاماژەت پێدا تا چوارشەمە احتیمالی هەیە دیدار و سەردانی لەگەڵ کێ هەبێ و سەردانی چ لایەنێک بکەن ئامانجی بنەڕەتی و سەرەکی هەر ئەوە بۆ کە من هاوسەرم هێناوە بۆ چارەسەر بەڵام کار و چالاکتی شتانە بەڵام من لە بەرلین هەبوو بۆ گیرە بە ناوی کێشەکانی کورد بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەت و لە چەند شارێکی دیکەی ئەڵمانیا کۆڕ و تاروشتم بووە لێرە ئەو چاپێکەوتنە لەگەڵ ئێرە لەگەڵ تەلەڤیزیۆنی سێرک ئەنجام دەدەم و دوای عەسر لەگەڵ برادرانی کەنەکە کۆبوونەوەیەکمان هەیە و ڕەنگە کە دەگەڕێم بۆ هۆڵندا لەوێ دیسان دیدارێکی گشتیمان هەبێت سیمینارێک ئەوانە هەیە بەڵام ئەوە هەمووی حەقیقەت لە پەراوێزی سەفەرە کۆمەڵایەتیەکەمدایە بەڵێ باشە بەڕێستان کۆمەڵگەی کوردەواریتان لە دەرەوەی وڵات چۆن بینی بۆ حکومەی لە هۆڵندا و تا ئەڵمانیا و تا ئێرە بەلجیکا هاتوون کۆمەڵی دیدار و چاوپێکەوتنتانە بووە هەڵسەنگاندنتان بۆی چییە یاخود ئەوان چیان بە بەڕێستان گەیان پەیامی ئێوە بەوان چی بوو بە پێچەوانشەوە پەیامی ئەوان بۆ بەڕێستان چی بوو ڕاب کاک هەندرێن منەوە چوارەم جارمە دێم بۆ ئەوروپا یەکەم جار لە 2012 هاتم هەر بۆ ئەڵمانیا و بە فەڕەنسادا تێپەڕیم و هۆڵندا و چەند وڵاتێکمان بینین جاری دیکە لە 2014 هاتم بۆ هەندێک لە دەوڵەتانی ئێسکەندنافیا جارێک کە هەر هاتم بۆ ئێرە بۆ بەشداری لە کۆنگرەی کەنەکە ئەمە چوارەم جارە دێم ئەوەی کە من کەوتۆتە بەر چاوم بەنسبەت کوردانی تاراوگە بەگشتی هی هەموو بەشەکانی کوردستان بریتە لە پرژوبڵاوی و بریتە لە بێسەرەوبەرەی ئەلبەتە من بەگشتی وادڵ قسە دەکەم دەزانم ڕەنگە کوردانی باکوور یا هی هەندێک شوێن لە هەندێک شوێن زیاتر خۆیان کۆکرد بێتەوە بەڵام بەگشتی بە بەراورد لەگەڵ خەڵکی دیکەی کە لە تاراوگە دەژین تورکەکان مەسەل هەندێک لە دەوڵەتانی عەرەبی پاکستانیەکان مەغریبیەکان هەست دەکەم کوردانی تاراوگە خوشک و برایانمان لە تاراوگە نەیانتوانێت پێویست خۆیان کۆبکەنەوە و وزە و تواناکانی خۆیان یەکخەن بۆ هێنانەدی ئامانجە هاوبەشەکانیان کە ئێمە نەتەوەیەکی زۆر ستەم دیدەین نەتەوەیەکی زۆر بەش خوراوین پێویستە زۆر فراوان بیرکەین و عەقڵ و دڵی خۆمان فراوان کەین گەورە بکەین خەریکی شتی بچووک نەبین خەریکی تەسفیح حساباتی بچووک و دەمارگیری حیزبی و ئەمجا شەڕی ئەیدۆلۆژی و شتی بچووک نەبین بیر لە ئامانجی گەورە بکەینەوە و بێگومان هەر کەسێک ئامانجی گەورە ڕەچاو بکە بۆ ئامانجی گەورە کار بکە لەسەر شتی بچووک لەگەڵ خەڵک تێک ناگیرێت و تەشقەڵە بە خەڵک ناکە پێدوانیە ئەم پەرتەوازەیی و دابەشبوون و بێسەروبەریەکە بەڕێزت باسی دەکەی هی کوردانی تاراوگا پەیوەست بێ بەو دۆخەی کە لە کوردستانەوە هەیە ئەو پرش و بڵای و ئاڵۆزی و ئەو هەموو قەیرانی کە لەوێژەیە پارت و لایەنە سیاسەکان بە تایبەتی یەکدەنگ نین یەک ڕەنگ نین یەگەڵوێز نین گومانی تێدا نیە کە جارێ هەندێک کەس هەر لەوێەوە بە گرفت و کێشەکانی ئەوێ هاتوو بۆ ئێرە لەگەڵ خۆی هێناون بۆ ئێرە ئەوەیە پاشان ئەوەی ئەوێ بێگومان زۆری ڕنگدانەوەی ئەوەیە کە لەوێ دەگوزارێ و بەداخەوە ئەو تێکگیران و
چێبەرچێ و بربەرەکانێتی یەکدیکردنەی کە لەوێ هەیە جا چ لە باشوور لە شوێنەکانی دیکەش یارەکەم و زۆر هەر هەیە ئەوە هەندێک لە حیزبەکان وا لێ دەکات کە لێرەش بە هەمان عەقڵیەت کە لەوێ کار دەکەن کە بە بۆچوونی عەقڵەتێکی پوچ و هەڵەیە ئەوەی ژەوە کە تۆ بڕات بەوە بێ کە دەبێ هەموو شتێ بەدەستۆ بێ هەموو شتێ بۆ خۆت قۆرەخکەی و تۆ یەکە سوارەی مەیدانێ بی و کەسی دیکە بوونی نەبێ مەگەر لە پەراوێزی بوونی تۆدا بوونی پێ بدەی ئەو جۆرە عەقڵیەتە لەوێ شکستی خوارد هەڵەیە ئەو جۆرە عەقڵیەتە پاوانخوازی و قۆرەخکاریە چ بۆ بڕیاری سیاسی چ بۆ سەروەت و سامان چ بۆ دامەزراوەکان عەقڵەتێکی فاشیل و هەڵەیە بەڵام بەداخەوە هەندێک لە حیزبەکان هەر دەیانوێ ئەو خەڵکەش کە لێرە بەو عەقڵیەتە کە لێرە واقعێکی دیکەیە لە جیاتی ئەوەش بەداخەوە منەوەش تێبینی بە بەداخەوە کوردانی کە لێرەشن لە جیاتی ئەوەی کە لە ئەزمموی سەرکەوتوی ئەم وڵاتانە بەهرەمەند بن و خەڵکیش لەوێ بە قیادەی سیاسیشەوە بەهرەمەندکەن و ئەزمموی باش شتە باشەکان ئێرە بۆیە بگوازنەوە دێنن مەحکومی شتە خراپەکانی لای خۆیانە دەهێنن بۆ ئێرە کە دەبن بە شتێکی سەیر یانی ئەوەش بەداخەوە نیشانەی دواکەوتوێتی ئێمەیە وەکو نەتەوەی کورد دەبێدان بەوەدا بێنین هەرچەند ئێمە زۆر بە خۆمان هەڵا دەڵێین بەڵام قەت لەگەڵ ئەوەدانیم کە کەم و کوڕ و نوقسانەکانی خۆمان نەبینین و هەمیشە بۆ شکست و نەهامەتیەکانی دەستی چۆری خۆمان بە خەڵک بسڕین خەتای فلان بوو خەتای فیسار بوو بەڵام بە خۆمان زۆر ئینسانی چاچین زۆر نەتەوەیەکی پێشکەوتوین کە من وای نابینم ئێمە بەڵێ نەتەوەیەکی مەزڵومین ستەم دیدەین ستەم لێکراوین و خاوەنی دەوڵەت و قوارەی سیاسی و ئیراد و ئیدارەی خۆمان نین ئەوەستەمێکی مێژوێ لێمان کراوە کە ئەو حەقەمان هەیە بەڵام کۆمەڵە کەم و کوڕیمان هەیە کە تا ئێستا بەو حەقەشمان نەگەیشتوین هەتا عیبەکانی خۆمان نەبینین من ناتوانین نەبەو ئامانجە بگەین و نەخۆشمان لەو واقعە دژوارەی کە تێکەوتوین خۆمان تێخستووە دەرباز بین بەڵێ باشە بینە سەر باشووری کوردستان قەیران و ئاڵۆزیەکان کە لەوێ هەن هۆکارەکانیان چین بۆ بەم ئاستە خراپە گەشتن بۆ چارەسەر ناکرێن بۆ وا قوڵ بوونەوە نەئەکرا بەریان پێ بگیرێ نەئەکرا لانی کەم زیانەکانمان لەمانی کە ئێستا هەیە کەمتر بووایە من لە دوای 16 ئابەوە لە دوای 16 کە بەداخەوە نیوەی هەرێمی کوردستانمان لەدەستدا واتە لەژێر کۆنتترۆل و ڕوچێفی خۆماندا نەما کە ئەوە قورساییکی زۆری لە سەد دەرونی هەموو لایەک دروست کرد بە سەرکردایەتی سیاسی و بە خەڵک و جەماوەریشەوە من پەیامێکم دەرکرد لە چەند تەوەرێکدا لە تەوەری یەکەمدا ئاماژەم بەوەدا بوو کە ئەوە هۆکاری ڕوودانی ئەو ڕووداوە چی بوو ئەو بەڵایەمان بۆ بەسەر هات ئەو بەڵا بێڕەزا گەورە قورس و گرانە بۆ بەسەر ئێمە هات باسی ئەوم کردووە کە هەندێک کەس تەنیا هۆکارە نزیکەکان دەبینن دەڵێن ئەو خەتای ڕیفراندۆم بوو بێگومان ڕیفراندۆم کە هەلومەرجی بۆ نەڕەخسێنرا بوو زەمینەی بۆ خۆش نەکرا بوو نە زەمینەی نێوخۆیی نە زەمینەی ئیقلیمی نە زەمینەی نێودەوڵەتی هۆکارێک بوو بەڵام هۆکارێکی نزیکە ئەسڵەن ڕیفراندۆم بۆچی وا بە سەقەتی ئەنجام درا ڕیفراندۆم بۆ بە بڕیارێکی شخصی و حیزبی ئەنجام درا ئەوەش بۆ خۆی هۆکاری دیکەی هەیە یعنی ئێمە بڵێ ئەو شکستەمان بەملدا هات هۆکارە نزیکەکەی بریتێ لەوە کە ڕیفراندۆم ئەنجام درا و دنیا لە هاتە سەرخەت تەکلیف و داوای لێکردین ئەو ریفراندۆم با لەو ئانوساتەدا لەو هەلومەرجەدا نەکرێ ئەوانەی کە بڕیاری ڕیفراندۆمیاندا گویان بە کەس نەدا ئەوە هۆکارە نزیکەکەی بەڵام ئەسڵەن چۆن چ شتێک گوای کرد زەمینەیەکی وا بڕەخسێ شخصێک حیزبێک چەند حیزبێک سەر پێکەوە بنێن و لە جیاتی هەموو خەڵک و جەماوەر بڕیارێکی سەقەت بدەن کە دوای باجەکە هەمومان بیدەین ئەوە دەبێت بگەڕن بۆ هۆکارەکانی دی کە من لەو پەیامەدا باسم کردووە ئێمە لە 26 ساڵی ڕابردوودا ئەو دوو حیزبەی کە هەرێمی کوردستانیان بەڕێوە بردووە بە شێوەیەکی خراپ وڵاتیان بەڕێوە بردووە و جار لە دوای جار هەڵەکان دووبارە کرانەوە چەند بارە کرانەوە ئێمە پەرلەمانمان هەبوو بەڵام نەمان دەهێشت پەرلەمان بێت ڕۆڵی خۆی ببینێ چاودێر بێ بەسەر حکوومەتەوە کارەکانی خۆی بکە و ناوەندی بڕیار و یاسا دەرکردن بێ حکوومەتمان هەبوو بەڵام حکوومەت
لە بەرامبەر ئیرادەی حیزبیدا ئیفلیج بوو دەسەڵاتی دادوەریمان هەبوو بەڵام لەگەڵ ڕێزم بۆ دادوەرە بە ڕێز و بە ئینسافەکان بەڵام دەسەڵاتی دادوەری ژۆکو هەموو دام و دەستگاکانی دیکە لە بەرامبەر ئیرادەی تاچی و حیزبیدا هیچ کارە بوو یاسا پێشێل دەکرا وڵات بە دامەزراوە بەڕێوە نەدەچوود ئەو دامەزراوانی هەش بوون پەچیان خرا قۆرەخکاری هەبوو ناواقعبینی هەبوو لە ماوەی 26 ساڵی بەڕێوەبردننی هەرێمی کوردستاندا واتە ئەو شێوە سەقەتە ئیدارەدانەی هەرێمی کوردستان سەریشی گەیاندین بە وەکە پەرلەمانیش بەخەین و سەری گەیاندین پاشان بەوکە ڕیفراندۆمێک ئەنجام دەین کە بازێکی گەورەی لەسەر دەین و کەوا بۆ ڕفراندۆم وەکو ئەو کونی بورکانە بوو کە لەوێەوە هەموو ئەو ئاگر و گڕ و لە ناو قوڵایی زەوی و بورکانەکاندا دێنێتە سەرەوە هۆکارێک بوو بۆ دەرچوونی ئەمە هەموو قەیران و بەڵێ من پێم وایە ڕیفراندۆم دەرهاویشتەی شێوە ئیدارەدان و بەڕێوەبردننی سەقەتی 26 ساڵەی پارتی و یەکێتی بۆ هەرێمی کوردستان وەکو چۆن شتی پەرلەمانیان پەک خستووە پەرلەمانیان داخستووە و خەڵک هیچ کارە بۆ پەرلەمان هیچ کارە بۆ حکومەتیان ئیفلیج کردووە وەزیر بنێرەوە و خەڵک لە سەیتەرەدا بنێ و هەر کەسێ قوبوڵت نەبوو نەهێڵی بێ نەوت بفرۆشە و چەند ماڵێک ئیسیفادەی لێ بکەن و چەند حیزبێک ئیسیفادەی لێ بکەن و خەڵکی دیکە هیچ کارە بێ لەگەڵ بەغدا بەو شێوەیە کە بۆ خۆت عەقڵت دەیبڕێ بە میزاجی شەخسی و حیزبیت مامەڵە بکە و لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ ئەوروپا لەگەڵ ئەمریکا ئەم شێوە ئیدارەدانە بوو کە وەکو گوتم سەری گەیاندین بەوە کە ڕیفراندۆمێکیش بکەین کە هەموو دنیا تەکلیف و داوە ڕزایان لێ کردین کاتەکەی باش نییە خۆ ئەوانەی کە تەکلیف و داوایان لێ ئەمە دەکرد قسەکانیان ناحەزانە نەبوون من قەت بڕوان بەوە نییە کە خەڵک بێنێ دەوڵەتی کوردی بۆ تۆ لەسەر سینیەک پێشکەشت کات دەبێ خۆت هەوڵ دەی بەڵام خۆت کە دەبێ هەوڵی بۆ بدەیت دەبێ وەکو کوردەواری دەڵێن قسە بکە جێ بگرێ ڕبە بە پێوە سەر بگرێ من لە هەفتەیەک پێش ڕیفراندۆم لە کەناڵی ڕوودا و چەند شتێکم گوتم بڕیاری شخصێک و حیزبێک بکەوێ باشترە نەک هەرێمەکەمان گوتم هەنگاونانێک هەرێمەکەش نەکەوت باشوور بەگشتی کەوت بەڵێ گوتم هەنگاونانێک جێ پێ خۆ دیتنی لەگەڵدانە بێ هەڵدێرانی بەدوادادێ گوتم ئێمە بەم بارودۆخی ئێستامانەوە بە حکومڕانیشی ناتەندروست بە بێدامەزراوەیی بە یاسا پێشێلکراوی بە مافی مرۆڤ پێشێلکراوی بە بێسەرەوبەرەیی سیاسی کە بەرەو دەوڵەت دەڕۆین وەکو کەسێک دێینە بەرچاو باری باری تڕێلە و لۆریە تایی پاسچیلە ئەم وەزعە بە ئێمە تەحمل ناکرێ ئەگەر دەمانەوێت بەرەو دەوڵەت بچین دەبوو زمینەی بۆ خۆشکەین خی پەروەردگار دەفەرمێ وەلەو ئەرادوا الخروج لأعدوا له عدة کەسانێک خۆیان لە جەنگ و جیهاد بەجێ هێشت بوو خوا دەفەرمێ ئەگەر ویستە بایان بچن بۆ خەبات و بەرخۆدان خۆیان بۆ ئامادە دەکرد تۆ بەڕاست دەوڵەتت دەوێ کوا زمینە سازی زمینە سازی سیاسی تەبایی سیاسی زمینە سازی ئابووری زمینە سازی ئەمنی زمینە سازی دامەزراوەیی یاسا سەروەری زمینە سازی لەگەڵ ئەم و ئەو زمینە سازی نێودەوڵەتی کوا زمینە سازی باشە پێدوانی ئەوانەی کە ڕفراندۆمیان کرد ئەمانەیان دەزانی بەڵام ئەم زمینانە بۆ ئامادە نەکران بۆ ساز نەکران کاک هەندرێن خۆی دەگونجێ زۆر تەحلیل و تەفسیر بکرێ لەسەر ئەوە ئەگەر گومانی خراپ بە خەڵک بەریندە بێ هەیە دەڵێ هەر پیان خۆش بۆم هەرێمە لە بەهینچێ بەس من وەکو واقع دەیخوێنمەوە من حەقی نیەت و نیاز و مەبەستەکانم نییە من پێم وایە ئەوانەی کە بڕیاری ڕیفراندۆمیاندا چونکە من بە وردی ئاگاداری شتەکانم ئەوانەی بڕیاری ڕیفراندۆمیاندا لە قەناعەتی دڵیانەوە زۆر کەم بوون خەڵکەکەی دیکەوە دواکەوت ئێوەش دەنگدان دا مامۆستا تا عەرزت کەم ئێمە لەگەڵ ڕیفراندۆمدا نەبووین بەس ئێمە لەگەڵ سەربەخۆییدا بووین و ئێستا لەگەڵ سەربەخۆییداین من ئەو کاتەش گوتم هەر کاتێ بە من بڵێن دەوڵەتت دەوێت سەربەخۆی دەوێت دەڵێن بەڵێ بەڵام بەو شێوەیە ئەو ڕیفراندۆمە نەخێر 100 جار نەخێر چونکە من لە بەرچاوم بوو کەچی لێ دێ بەڵام بەداخەوە گوێ لە ئێمە نەگیرە جا من پێم وایە کاک هەندرێن کە ئەوانەی ڕیفراندۆمیان بڕیار لەسەردا زۆر نەبوون کەمینەیەک بوون بەڵام خەڵکی دیکەیان لەگەڵ خۆ پەلکێش کرد دەستیشیان بۆ شتێک بردبوو کە زۆر هەستیار بوو بۆ گەلی کورد چونکە من ئەو خەڵکانەی کە هەبوون پێش ئەنجامدانی ڕیفراندۆم پێویست ناکە باسی لاەنە سیاسەکان بکەم خەڵک هاتووە بۆلام دوێتی میش ڕام لەگەڵی نییە دەیکا کە ڕام لەگەڵ نیە بۆکو ئێمە دەنگ هەڵ ناهێنی ڕاست ئەو خەڵکە کە بڕیار دەدا حساب لەسەر تۆ دەکا
تۆ دانیشتووی خۆت کردوتە کەڕێی شەربەت ئەوە دەزانێت تۆ لەگەڵدای نازانێت تۆش ڕێی لەگەڵی نییە هەتا من ئەو پەندەم هێنایەوە دوایەوە کە لە کۆبنەوەیکی دوو قۆڵی لەگەڵ یەکێتی دانیشتین و لە کۆبنەوەی سێ قۆڵی لەگەڵ پارتیێشەتی گوتم پندێکی عەرەبی هەیە دەڵێت صەدیقك من صدقك لا من صدقك برادر و هاوڵی ڕاست ئەوەی لەگەڵت ڕاستکە نەک هەر بڵێ ڕاست دەکەی ئەوەی هەر بڵێ ڕاست دەکەی دڵسۆزت نییە دڵسۆ ئەوەی لەگەڵت ڕاست بێ جا من پێمە ئەوانە کە بڕیارەکەیاندا ئەگەر بە باری باشەدا تەویلەکەین ئەوەیە کە ناواقع بین بوون و خۆیان گەورەتر لەوە دەبینی کە هەن دنیاشیان بە زۆرێکی دیکە دەبینی ئەویش لەبەرەوە کە ڕاوێژکردن نەبوو ئەویش لەبەرەوە کە بەداخەوە زۆر جار سەرکردایەتی سیاسی کورد بڕیار بەدەستانی کورد لە بواری سەرکردایەتیدا کەیفیان بە کەسانێک دێک هەر بەڵێ قوربانیان بۆ بکەن بەعکسی ئەوەی کە پێشینانی خۆمان دەڵێن دۆست ئەو کەسەیە دەتگرێنێ دژمن ئەو کەسێ دەتێنێتە پێکەنی ئەوان دایم پیان خۆشە بڵێ قوربان جەنابەت دنیا شامی شەریفە جەنابەت بڕۆمەش لە خزمەت داین کاکە ئەو دڵسۆزی نییە کە تۆ دەزانی ڕاست نییە ئەو هەنگاوە دەبێت دەستی بگری من بە یەکێک لەولانە سیاسیانە کە دەمزانی بەدڵ لەگەڵ وەزعەکەدانی ناخود بەشێکیان لەگەڵ دانین و بەڵام لەگەڵدا ڕۆیشتن گوتم ئێوە بۆچی لەگەڵ ئەو برادەرانی پارتی کە ئێستا خۆیان کردو بە ئاڵا هەڵگری ڕیفراندۆم و ئەوە کە لە ڕاستیدا سەر بەخۆی و دەوڵەتی هەموو لایەکە نەهی پارتی و نەیەکێتی و نێماڵێکەوە نەهی دوو ماڵانە هی هەموو لایەکە وتم بۆ بەو فەرمایشتەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕەفتار ناکەن کە دەفەرمێ ئونصر ئەخاک ظالما ئەو مەظلوما یارمەتی برایەکەتدا ئەگەر زاڵم بێ و ئەگەر مەظلوم بێ عەرزیان کرد ئەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر مەظلوم بێ دەزانی چۆن یارمەتی دەین نێڵین زوڵمی لێ بکرێ بەڵام ئەگەر زاڵم بێ چۆن یارمەتی دەین فەرمووی دەستی بگرن مێڵە زوڵم بکە وتم کە تۆ دەزانی هاوڵەکەت کە حیزب خاوەن پەیمان استراتیژیەکەت بە هەڵەدا چووە بۆ دەستی ناگری بۆ ناڵی کاکە ئەوە مەکە دوای ماڵی هەمومان کاول دەبێ بۆ هەر دەڕۆن و قەناعەتیشتان پێی نییە هەروەها من پێم ئەوانەی کە حقیقەتە من ناتوانم ئەو ئۆباڵی شکستی ئەو هەرێمە هەمووی بخەمە ئەستۆی شخصێک یا حیزبێک بۆ هەموو ئەوانەی کە بێدەنگ بوون و هەموو ئەوانەی کە وەگەڵ کەوتن لەگەڵدا ڕۆیشتن بەبێ قەناعەتیان پێبێ یاکو بەڕێزە دەڵێ ڕەگەڵ کەوتن بڵێ هەندێک کەس لەبەرەوە بەو کەلیمە قەڵسە من بۆیە دەڵم باوە بەکارنێنم هەرچەند ڕەگەڵ کەوتن لەگەڵ کەوتن زانی جیاوازیەکەیان چییە لەگەڵ کەوتنەوەی دوو هاوڵ چەند هاوڵی پێکەوە بڕۆن زانن بۆ کوێ دەچن بە ڕاوێژ و بە تەکبیر ئیتیفاقکەن ڕەگەڵ کەوتن ئەوەیە یەکێکیان بڕیاری دابێت بچێ بۆ شوێنێک ئەوانی کرد بە دوای خۆیدا پەلچێشکە بەبێ بزانن یا قەناعەتیان پێبێ ئەوە ڕەگەڵ کەوتنە بەهەرحاڵ ئێمە هەر وشەیە کە بزانین کەسێک دڵی پێ بریندار بەکاری نانم چۆن نامێت دڵی کەس بریندار کە بەڵام دەمێ حەقەکان بڵێن من دەڵێم دەبێت پێکەوە ڕاست بین پێکەوە ساغ بین نابێ کە من دەزانم هاوڵەکەم خەریکە بە هەڵەدا بچێ بکەوێتە چاڵێ لێی بێدەنگ بم بۆ مجاملەی بکەم بەڵێ قوربان حقیقەتی لێ بشارمەوە دڵسۆزی من بۆ ئەو و بۆ خەڵکەکەم ئەوەیە کە دەستی بگرم تووڕەش بێ لێم باشترەوەی ئێستا لێم ڕازی بێ بەڵام دوایی هەمووان باشەکە بدەین با ئێستا تووڕێکم باشترە وەکو من دوای بە بەرپرسێکی پارتیم گوتم بەداخەوە هەندێک حیزب هەر کەیفیان بەو کەسانە دێکە لە هەموو شتێک لەگەڵیاندا بن تەئیدیان بکەن بە دوایاندا بچن هەر لەبەرەوەی ئێمە ڕەخنەمان دەگرت ئێمە و گۆڕان و خەڵکێکی دیکە لە نووسەران لە خەڵکی دی و لە نێو لایەنە سیاسەکانی دیکەشدا هەبوون ڕەخنەمان دەگرتەمان و بە کەڵک نایە هەر لەبەرەوە گوێتان بۆ نەگرتین گوێنەگرتنەکەش تۆمەتی خیانەتیشان ئەوەش باز کرا کە خراپ بوو من ئێستا من پێم باش نییە ئێمە جا لە نێو موسڵماناندا شتێکی پێ دەگوترێت تەکفیر واتە بە کافردانان بە کافردانان مسلمان تەمەن جەریمە و تاوانێکی گەورەیە مسلمانە و تەواو جا چەند ئیلتیزامی هەیە چەند نیەتی گرنگەوە کە بڵێ مسلمانە بۆ بە مسلمان دەی مامەڵەی لەگەڵا بکرێ لە نێو سیاسیەکاندا تەخوێن هەیە تەخوێن بە خائیندانان هەر کاتی خۆی لە 11 شوبات لە 7 شوباتی 2011 خەڵک خۆ پێشاندانی دەکرد وڵاوە دەستیان لە پشتەوە دەستی چی کاکە دەستی بێزاریە دەستی بێکاریە دەستی ناڕەحەتیە دەستی ئەم قەیرانانەیە ئێمە بۆچی هەمیشە لە پشت پەردەی ڕەشەوە تەماشا یەکدی بکەین هەتا یەکدیمان بە دێوەزمە و داعبا بێتە بەرچاو باوەکو خۆمان یەکتر ببینین
یعنی ئێستا ئەو ڕیفراندۆمەکرا من ناچم بڵێم ئەوانەی بڕیاریاندا خیانەتیان کرد و خائین بوو نەوەڵە دەیانویست دەوڵەت دامەزرێنن بەس دەڵم واقعەکەیان چاک نەخوێنبەوە و دەڵم گوێیان نەگر بۆ خەڵکی دیکە تەنیا چاویان لە دەمی ئەوانە بوو کە مەجلیسی خوان پێ قەڵە باڵخکرد نازە 17 حیزب بوون 19 بوون چەند بوون کاکە تۆ ژمارە و کەمیەت هیچ دەردێکت بۆ دەرمان ناکە دەبێت تەماشای کەیفیەت و چۆنیەتی بکەیت ڕاست باشە مامۆستا ئێستا چی بکەین ئەمە بارودۆخەکە تازە هاتووە زیانەکانیش گەورن ینی لەوەش دەچێ بەم زیانانەی ئێستاشەوە نەوەستە یانی ئەگەر چارەسەرێک نەدۆزرێتەوە زیانەکان گەورەتریش بن ئەوە هیچ لە 150 باشوورمان لەدەست چووە هەرێمیش خەریکە زۆرێک لە دەستکەوتەکانمان لەدەست دەچێت چارەسەری بۆ ئەم دۆخە بە پەلەتی ئایا ئەو حکوومەتی ڕزگاری نیشتمانیە چارەسەرە یاخود وەکو ئێستا هەندێک دەنگ هەن لە ناو هەندێک لە حزبی ئۆپۆزیسیۆنیشدا کە ئەم حکوومەتی ئێستا هەیە بەو شێوازە بمێنێتەوە و هەمووان پێکەوە کار بکەن کاک هەندرێن ئەم بارودۆخە زیاتر لە ڕایەک هەڵدەگرێ من لە کاری سیاسیدا زۆر پێم هەڵەیە ئێمە بە ئیطلاقات قسە بکەین و هەڵوێست وەربگرین فلان ڕەیە بە ئیطلاق بەڕەهایی هەڵەیە فلان ڕایە بەڕەهایی ڕاستە ئێمە لە بواری کاری سیاسیدا دەبێت تەماشا بکەین حەق زیاتر لەکوێیە بەرژەوەندی زیاتر لەکوێیە ئێمە لە بواری کاری سیاسیدا ناتوانین وەکو هاوکێشەی ماتماتیکی 2 کۆ 2 دەکات 4 شتی وامان نییە لەبەرەوە بۆ دەربازبوون لە مواقعە زیاتر لە ڕایەک و زیاتر لە بۆچوون و شیکردنەوەیەک دەبێت تەڕح بکرێ بەڵام من وەکو مەبدەئێک پێم وایە کە دەبێت هەموو لە ئەو حەقیقەتە بسەلمێنین کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا هەرێمی کوردستان بە شێوەیەکی خراپ حکومڕانێکی ناتەندروست کراوە کە لە حکومڕانی ناتەندروست لە چیدا بەرجەستە بۆ لە پێشێرکردنی یاسا پێشێرکردنی مافەکانی مرۆڤ و ئازادیەکان و لە پەکخستنی دامەزراوەکان و لە قۆرخکاری و لە ناشەفافیەت و ناڕوونی لە خەرج و داهات و بە حیزبیکردن و بە شخصیکردنی پەیوەندە دیبلۆماسیەکان لەگەڵ وڵاتانی دراوسێ لەگەڵ دەرەوە دەبێت دان بەوە دابین ئەوانە هەمووی هەڵەی کوشندە بوون ولا بە دامەزراوە نەکردنی هێزی پێشمەرگە پۆلیس ئاسایش هەواڵگریەکان ئەوانە دەبێت هی دەوڵات بن نابێ هیچ شخص و حیزب و حکوومەت بن دەبێت لەوە دەست پێ بکەین کە شێوەی ئیدارەدانی ئەم هەرێمە هەڵە بووە نابێ پارتیوێکێتی بە تەمای ئەوە بن کە دەی فەرمون وەرن لە شوێ پساوە لەوێ گرەی دەینەوە نا دەبێت پێشێدان بەوە دابێنی ئەوەی پێشی هەڵە بووە ئەوەی پێشی سەری بە ئێرە گەیاندین ئەوەی پێشی تونێڵێک بوو سەری بە ئێرە گەیاندین دووبارە دەبێت بچین پارتیوێکێتیەوە ئەگەر ئامادە نەبن کەواتە باژمان چەندا و باژی زیاتر دەدەین بۆیە من پێم وایە یەکەم دان بە هەڵی خۆداهێنان و دان بەوە داهێنان کە ئەم هەرێمە بە شێویی سەقەت و خراپ ئیدارە دراوە یەک دوو هەوڵ دێن بۆ تەبایی جا هەر کەسێک هەوڵدا بۆ تەباییەک ریزی دەبێ مشوری بناغەی دادگەری بخۆ بەبێ دادگەری تەباییەک ریزی دروست نابێت تەبایی لەسەر بناغەی یەکسانی لەسەر بناغەی ڕێزلیەک دیگرتن لەسەر بناغەی دادگەری دەتوانین دیواری تەبایی هەڵچنین یعنی ئێستا گەر کەسانێک دێن دەی کاکە وەرن با پێکەوە تەبابین چۆن تەبابین ئەتۆ حیزب و خزمت کردوتە ملیار لێر پارە و سەرۆت و ئیمکانێتی ئەم وڵاتات هەموو بردووە تەبابین ێ باشە تۆ وەرەدان بە هەڵی خۆت دابێنە وەرە ئەوەی کە دەگونجێ بیهێنەوە وەرە بە لاپەڕی سیسپی پێکەوە هەڵدەینەوە ئەتۆ بەڵام تۆ هەر بە عەقڵێتی پێشێ پێت وابێ هەڵە نەبووی پێت وابێ ئەوە وڵاتانی دراوسێ و ڕۆژئاوا و ئەوروپا و ئەمریکا لەگەڵ تۆ ناڕاز بووە باشە تۆ بە تەمای بۆ خۆت هیچ نەبی خەڵکشتت بۆ بکە ئەتۆ دەبێت پێشی بۆ خۆت هەبی جا ئەم جاگە خەڵ و زوڵمی لێکرد بۆ تۆ زوڵمت کرد مەبەست بوو دەبێت پێشدان بە هەڵەکە ئێگەرات و دارمان نەنا بە هەڵەکانە لا پەڕی سپیمان هەڵ نەدایە ئەو کاتە چارچی ئەو کاتە من پێم وایە بەردەوامبوونی ئەم بارودۆخە ئەگەر بڕیار بەدەستانی هەرێم لە کەری شێتاندا نەبەزن و دان بە هەڵی خوان دانەهێنن و ئامادە نەبن بۆ ئەوە کە باجی هەڵەکانی شیان بدەن و ئامادەش نەبن کە فەرمون
لەسەر بناغەیەکی دیکە بە شێوەیەکی دیکە وەرن با خۆمان ڕێکخینەوە ئەگەر ئامادەی ئەوە نەبن من پێم وایە خەڵک زیاتر تووشی نائومێدی دێ زیاتر تۆشی بێهیوایی دێ و ئەو کاتە بە دووری نازانم ئەوەی کە لە هەندێک لە وڵاتانی عەرەبیدا ڕوویدا لە ساڵانی ڕابردوودا لە هەرێمی کوردستانیدا ڕوودا ڕاپەڕینێکی جەماوەری دروست بێ تەقینەوەیکی جەماوەری دروست بێ چونکە نائومێدی ترسناکترین شتە لە نێو میلەتدا پەیدا بێت ئەلبەتە خەڵک نائومێد و بێزارە بەڵام ئەوش دیارە هەمووی ڕێژەی هەیە بۆیە ئەگەر دڵسۆزی ئەم خەڵک و وڵاتە بین وەگەر بمانەوێ وەک دەڵە زەرەر لە نیوەی بگەڕێتەوە وەچینی کە لەسەر هەڵە نەڕۆین وەکو گوتم دەبێت پێشێدان بە شێوەی ئیدارەدانی هەڵی ئەم وڵاتەدا بێنین و پاشان بێنین لەسەر بناغەی دادگەری یەکسانی ڕێز لە یەکدیگرتن نەک دەی کاکە وەرە هەر من خاوەن بڕیارم وەڵام تۆش وەرە دەستبارم لەگەڵ بگرە نا کاکە من ئەو شێوە بڕیاردانی تۆ بەڕێوەبرنی تۆم پێ هەڵەیە ئەوە تا سەری بەمە گەیاندین ئەتۆ دەبێ نوختە سەری دەربگەڕێەوە بە شێوەیەکی دیکە دەبێ ئێمە ئەم وڵاتە ئیدارە بین تو دەبێدان بە هەڵەکاندا بهێندرێ ئەگەر لەکوێ بساوە لێوێ گرێ دێنەوە بە هەمان دەرەنجامی خراپ کە پێی گەیشتوین ئەو جا بە دەرەنجامیش خراپتر دەگەین زاوش شتێکی خۆشت بۆ بژێڕمەوە دەڵێن جارێک کابرایەک بارێک شوشەی پێ دەبێ باری وڵاخ بە بازگەیەکدا دەڕوە بازگە دەبێ هەرچی دەبێ کابرایەک بەخۆ بە کوتەچێکەوە لەوێ دەبێ کوتەچێک لە لابارێکی بارەکەی دەدا و دەڵێ و بارەت چێ کابرا دەڵێ وڵا کوتەکەیشکە لە لایەکەی دیکەش دەبێت تۆ بە هیچ شوشەی هەمووی شکاوە زام هەرێمەی ئێمەش هەڵەیەکمان کرد و سەری بەمە گەیاندین خۆ هەر لە ڕێی دوو هەڵی دیکێ یەکجاری سەرمان بە فەتارت دەست ئەوی ژەیە لە هەرێمە ویشمان لە دەست دەچێت باشە مامۆستا ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو لایەنە ئیسلامیەکان چەندە بەرپرسیارەتی دەکەوێتە ئەستۆتان یا ئەگەر تۆ بەخۆت بکەویتە دەرەوەی کۆمەڵی ئیسلامی ڕۆڵی کۆمەڵی ئیسلامی چۆن هەڵدەسەنگێنی لەو قەیران و ئاڵۆزیانەوە ڕەخنەشت لە خۆتان و لە لایەنە ئیسلامیەکان چییە؟ هەر کەسە بای ئەوەندە بەرپرسیارەتی دەکەوێتە سەرشان کە بڕیاری بەدەست بووە و ئیمکانیەتی لە بەردەستدا بووە و ئەمرونەهی بەدەست بووە ئێمە جارجار هەندی خەڵکی ئیسلامی بۆ پێم وایە بۆ دڵڕازیکردنی تەوژمی عەلمانی هەندێک لە حیزبە عەلمانی ولایەکەکان دەڵێن هەموو بەرپرسیارین بە واتایە کە دەبێت شاجیکەین بەڵێ هەموو بەرپرسیارین بە واتایە کە ئەم وڵاتە تێکچوو نەخێر ئەمن کە هیچم بەدەست نەبێ لە دانوان ئاویشمان بەدەست نەبێ بڕیار لە شوێنێکی دیکە بدرێ پرس بە ئێمە نەکرێ هەر چەندێ مە ڕەخنە بگرین جۆمان لێ نەگیرێ بەرپرسیارەتی چیم هەیە نا لە ڕاستیدا هەر کەسێک بڵێ ئێمە ئەو کۆمەڵی ئیسلامی قسە دەکەم کە هەڵوێستەکەشمان زۆر ڕوون و ڕاشکاو بوو و بازیشمان لەسەر هەڵوێستەکانی خۆمان داوە و خەڵکیشمان تووڕە کردووە بەڵام هەوڵماندا خوا لە خۆمان ڕازی کەین خەڵکمان لە خۆ تۆڕ خەڵکی سیاسی بەڵام ئیسلامی ژەبوو لەگەڵ ئەو پرۆژەی ڕەفەرەندوم جا بۆیە من دەڵێم قسە لە کۆمەڵی ئیسلامی دەکەم هەر کەسە قسەی خۆی دەکا هەر کەسە ئەگەر هەڵوێستەکەی هەڵەبێ باجی هەڵوێستی خۆی دەدا ئەگەر هەڵوێستەکەی ڕاست دەرچوو بێ بەرهەمی چاک هەڵوێستەکەی دەچنێتەوە بەڵام کۆمەڵی ئیسلامی کەم و زۆر بەرپرسیارەتی لەسەر شان نییە بۆ ئەوەی کە ڕوویدا نەک هەر بەنسبەت ڕیفراندۆم هەر بەنسبەت پێشێش کاکە ئێمە کە لە حکوومەتیشدا بووین ڕەخنەیە کەلێمان گیراوە ئەوەی کە کاکە ئێوە لە حکوومەتدان کەچی وەکو ئۆپۆزیۆن ڕەخنە دەگرن بابە ئێمە کاتی خۆی کە لە کابینی هەشدا بڕیا بەشدار بووین گوتمان ئێمە بەو مەرجە بەشدار دەبین کە هەڵەمان بینی کەم و کوڕیمان بینی پەنجەی لەسەردا بنی بە تایبەتی ئێمە پەرلەمانتارەکانمان پەرلەمان ئیشەوە ڕەخنە لە حکوومەت بگرێ بۆ تۆ بەو مەرجە منت بەشداری پێکردووە بە دووسێ وەزیر کە بێدەنگ بین لە هەڵەوەکەم بۆ کوڕەکان جا منەوە بە نادڵسۆزی دەزانم لەگەڵ تۆ لەگەڵ خوا و لەگەڵ خەڵکیش لەبەرەوە ئەوەی کە ڕوویدا نەخێر ئەوانە لی بەرپرسیارن کە بڕیاریان بەدەست بۆ بڕیاریاندا و ئەوانش کە بە دوای بڕیار بەدەستەکان کەوت بەڵێ باشە باسی لایەنە ئیسلامیەکانمان کرد بۆچی بە تایبەتی لە باشووری کوردستان بە گشتیش لە ناوچەکە و جیهانی عەرەبی و ئیسلامی پەرتەوازن دابەش بوون بۆ نمونە ئێستا ئەوانەی کە لە عێراق و لە سووریا هەن دابەش بوون بەسەر ئێران و تورکیا و عەرەبستانی سعودی ئەوانەی کە لە ناوچەکانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەن بە هەمان شێوە
گروپ تاقمجات چ ئەوانەی کە سەر بە مەزهبی ئەهلی تەسەنونن یاوانەیان سەر بە مەزهبی ئەهلی تەشەیوعن بە شێوازی جودا پەیوەستن بە دەوڵەتەکانی دەرەوە وەکو شێوازێک لە شێوازەکان استقلالیەتێک بۆ پارتە ئیسلامیەکان لە وڵاتانەدا نابینرێ هۆکاری ئەمە چییە؟ کاکە هەندرێن گیان من دەبێت ئەوەت بۆ ڕاستکەمەوە بە پێچەوانەوە جارە من پێم وایە کەسێک خۆی بەخوا فرۆش بێ خۆ بەخوا فرۆشتنەکەی مامەڵەکردنەکەی لەگەڵ خوار ڕێی لێ دەگرێت خۆی بە کەسی دیکە بفرۆشێ و لە خۆی ناوەشێنێتەوە کە کەسی دیکە بەو شێ مامەڵە لەگەڵدا بکات کە ئیرادەی و بڕیاری لێزەوتکە و من خاوەنی قسەکەی خۆشم و هەر کەسێکی شارەزای وەزعی بێ زۆر چاکەوە دەزانێت و بەنسبە ئیسلامیەکانیشەوە بەگشتیشە من ئەوە دەڵێم بەڵام ئەوەش دیارە ڕێژەیە بە پێچەوانەوە ئەوەی کە ئێستا هەیە ئەوەیە کە حیزبە ئەڵمانیەکان گرێدراوی ئەم لاولە ئەمما بە بەڵگەی ئەوە کە لایەنە ئیسلامیەکان ڕەشوڕوتن مەزڵومن کاکە من ئەگەر دەوڵەتێک بەرگریمی لێ بکە حیزبێکی ئەڵمانی لە وڵاتەکەی خۆیدا چۆن دەتوانێت زوڵمم لێ بکە نەخێوانیە ئێمە لە ڕاستیدا ئەلبەتە وەکو گوتم ئەوەش نیسبیە بەڵام ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی چونکە من وەشیری خەڵکی دیکەنیم وەکو کۆمەڵی ئیسلامی قسە دەکەم لە ڕاستیدا ئێمە پێمان وا بووە کە دەبێ ئەو هەرێمەی ئێمە بەڵێ پەیوەندی لەگەڵ دەرو دراوسەکان خۆش بێ لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ عێراق لەگەڵ ئەملا لەگەڵ ئەولا ڕاست لەگەڵ وڵاتانی دنیا چونکە ئێمە بەداخراوی و بەدەمارگیری هیچمان بۆ ناکرێت بەڵام گرێدراوی ئەم لاولابین ئەوە قسەیە کە پێویستی بە بەڵگە دەکا و هەروە بەنسبە لە ئیسلامیەکانی کە شوێن کە من ئاگادارم جەنابەت ئاماژە کرد بە ئێران و بە تورکیا و بە سعودی و علاقاتی دیبلۆماسی و علاقاتی حیزبی و شخصی و ئەوانە هەیە ئەمما گرێدران و خاوەنی بڕیار و ئیرادەی خۆ نەبوون ئەوە خۆ لە هەڵویستە سیاسەکاندا بەرجەسە دەبێت کە ئایا وایە وانە من پێم وایە کاکە هەندرێن ئەوە کە وای کردووە لایەنە ئیسلامیەکان کۆ نەبن لە ڕێکخراوێکی سیاسیدا کۆ نەبن ئەوە هۆکاری دیکەی هەن ئێمە کاتێ لەگەڵ واقعدا ڕوبەڕوو دەبین ئەو واقعە زیاتر لە بۆشوونێک هەڵدەگرێ بۆ چارەسەری بۆ چۆنێتی مامەڵە لەگەڵکردنی من وای تێدەگەم ئەو وای تێدەگا ئیچکە وای تێدەگا جارێ تو هاوکێشەیەکی ماتماتیکی دی بەسێ سوار ڕێگە هەڵ دەکرێت ئەوەیە ینی مامەڵەکردنە لەگەڵ واقع کە ئیجتیهاداتی جیاجیا و سەرنجام ناونیشانی جیاجیا دروست دەکات بەڵام تۆ دەبێ ئەوەش بزانی کە لایەنە ئیسلامیەکان کەمتری ناکۆکیان لە بەیندا هەیە لە چاو ئەڵمانیەکان کە هەیە ڕووباری خوێنیان لە بەیندا بووە قەڵای کە لەسەریان لە یەکتر دروست ئێمە ئەو پەڕەکەی ئەگەر زەم و غەیبەتێکی یەکدی ئەگەر هەندێک خەڵکمان لە فەیسبووکێک لە شوێنێک کادیرێک ئەندامی قسەیە بکات دژێوی دیکە کە ئەوەش هەڵەیە نەدەبوو نابێ ئەوەش ببێ بەڵام لایەنە ئیسلامیەکان پێکەوە شتەبان و ئێمە خاڵی هاوبەشمان زۆرە و ئێمە لە ماوەی ڕابردوودا پرۆژەیەکمان هەبوو بۆ زیاتر یەکخستن و لێک نزیک خستنەوەی وزە و تواناکان و ئینشاڵڵا لەسەریشی دەچین لەسەریشی بەردەوام بەڵام بۆ دەرەنجامێکی ئەرێنی لێ نەکەوتۆ ڕابکە کاک هەندرێن کە ئێوە ئاوا کێشەشتان نییە پێکەوە تەبان ڕازەفەر بەڵام بۆ ناگەنە هاوپەیمانەتیەک کە بە سوودی ئێستا عەرزت دەکەم کۆمەڵگەی کوردەواری بێ پێم وایە ئەو وەزعە سیاسی کە حیزبە ئەڵمانیەکان ڕەخساندیان حسابیان لە ئێمە شتێکدا ئێمە دیارە کۆمەڵی زامی هەڵوێستمان چۆن بوو خەڵکێکی کە مەسەلەن بۆچوونێکی هەبوو ئیجتیهادێکی کەی هەبوو لە ئەنجامی هەڵوەستە سیاسیەکە لێک دوورکەوتنەوە کە پەیدا بوو ئەگەرنا لە ڕووی بەرنامەی فیکری و عەقیدەی و پەروەردەی و ئیمانی و لە ڕووی ئامانجە گشتەکان شەسپاندنی دادگەری و لابردنی زوڵم و ستەم و قۆڕەخکاری هەمووانێشین بەڵام هەڵوێستە سیاسیەکە ئەو جۆرێک لە لێک جای و لێکترازانی پەیدا کرد کە ئێستاش ئومێدم وایە هەموو لایەک لەو وەزعە سیاسی پێشوو ئەو هەڵە سیاسی هەموو لایەک دەرس و پند وەربگرین و بینە سەر ئەوەی کە ڕاستە بگەڕێنە سەر ئەوەی کە ڕاستە وەکو خوای پەروەردگار دەفەرمێ فەئەمە الزەبەد فەیەذهەبو جوفاء وەئەمما ما ينفع الناس فيمكث في الأرض ئەوەی سوودی بۆ خەڵک هەیە دەمێنێتەوە ئەوەی کە فوکوڵ و پوش و پەڵاشە دەڕوا وەکو عەرەب دەڵێن لا يصح إلا الصحيح ئێستا دەرکەوت کە دەبێت چی بکەین چۆن بکەین دەرکەوت کە گوێنەدان بە دنیا و گوێنەدان بە یەکدی گوێنەدان بە پەرلەمان گوێنەدان بە دامەزراوەکان سواری قسەی خۆبوون و حساب نەکردن بۆ یەکدی سەری بۆ مەگەیاندین جا ئەوەی کە بڕیاریدا و ئەوەی کە لەگەڵ بەدوای بڕیارەکەدا شوت بۆی دەبێت بۆی دەرکەوت بێ کەواتە دێ بە شێویش کەرەم و دۆ مامەڵە بکەین دەرس لە هەڵەکان لەگەڵ یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامیدا بەردەوامن وەکو کۆمەڵی ئیسلامی لەسەر و
پێگەێنانی هاوپەیمانی بەرە نازانمەر ناوێکی لێ بنرێت ئێمە یا بۆ خۆ ئامادەکردن بە لیستێک بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو ئەو چوار شێوەیەکی فراوانمان کە دیاری کردووە لیژنەی هاوبەشمان هەیە لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیش ئەوانیش لە بەیندان و خۆشمان چەندان کۆبوونەوەمان کردووە و بەڵام ئەو بارگرژی و ئەو بارودۆخە ناهەموارەکە هات حساباتی لە هەموو لایەک تێکدا وانە خۆ پارتویەتی اتفاقی استراتیژیان پێکەوە بۆ کاکە ئیدی دوایە ئێستا هات دیارە چۆنە لەبەرەوە بارودۆخەکە هەموو لایەکی شڵەژاند ئێستا ئێمە جارێکی دیکە دەبێت خۆمان ئارام بکەینەوە خۆمان هێمن بکەینەوە و ئێمە وەکو تەوژمی ئیسلامی کە زۆریش بڕوان بە ماڵماڵۆچێنە نییە بەڕاستی ئیسلامی لەولاوی دیکە لەولا چونکە ئێمە بۆ زانیاری جەنابەت ئێمە میلەتی خۆمان بە مسلمان دەزانین بەڵام من داخ و خەفەتمەوە میلەتێکی مسلمان ناسنامەکەی خۆی نابێون کە لە مەیدانی خەباتی سیاسی و خەباتی ڕزگاری خوازیدا ئێمە ئەگەر شوێنکەوتوانی شیع عوبەیدەلای نەهری و شیخ عەبدولقادر شەمزینان و شێخ سەعیدی پیران و شێخ محمودی حەفید و سمکۆ و عەبدولسەلامی بارزانی ئەوانە هەمویان دەرچووی قوتابخانەی ئیسلام و حوجرە و مەدرسە و مزگەوت بوون ئێمە دەبێت ناسنامەی خۆمان بپارێزین ئەوەی کە ئێمەی ناچار کردو بە خۆمان بڵین ئیسلامی ئەوەی کە خەڵکی دیکە ئاڵای دیکەی غەیری ناسنامەی نەتەوەکەی خۆی لەسەر خۆی بەرز کردووە ئەلبەتە زیاتر وابزانم مەبەست لە ئیسلامیەکە تەوژمە سیاسیەکەیە بەڵێ ئەگیناوەکو بەڕێز دامازەکەدا زۆرینەی میلەتی خۆمان بە مسلمان دەزانین و شانازی دەکەین بە مسلمانەتی میلەتی خۆمانەوە و ئێمە کاری خۆشمان لەوەدا دەبین خۆمان و میلەتەکەمان زیاتر لە ئاینەکەمان تێبگەین وەکو چۆن عەرەب دەبینم فارس دەبینم تورک دەبینم بە ئیسلامەوە قەواری سیاسی بۆ دروست بووە عیزەت و هەیبەتی هەیە خۆ کاکە ئێمەش کاتی خۆی ئەو ئەزمونەمان بوو ئەیوبیەکان کورد بوون ئەیوبیەکان نەکرد توانیان قەوارێکی سیاسی دروستکەن لە ناوچەی کوردستان کە هەموو کوردستانی گربەوە بەڵکو شام و میسر و حیجاز و سوودان و ئەوانەش هەموو گربەوە ئێمە خۆ فرم و بازارێکی دیکە ئەوە بۆیە وا دەڵم ئەوە وەڵامی پرسیارێکە کە عەرەب و تورک و فارس لە ئیسلام بەهرەمەند بوون بۆ نەتەوەکەی خۆیان ئێمە بۆ بەهرەمەند نەبووین خەتای خۆمانی چێ دەستی گرتووی کاکە تۆ کەس دەستی نەگرتووی وەرە ئیسلام و ئیمان و قورئان و ڕێوشێنی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لەگەڵ مەظلومدایە و دژی زوڵمە گەورەترین زوڵم ئەوەی زوڵمی نەتەوەییە ئەگەر زوڵمی تاشێک بۆ تاشێک مەرفوز بێ ئەدی زوڵمی نەتەوەیەک بۆ نەتەوەیەک ئەوە گەورەترین زوڵمە ئەی باشە پێغەمبەر صلی الله علیه وسلم دژی زاڵمە لەگەڵ مەظلومدایە خوا لەگەڵ مەظلومدا دژی زاڵمە قورئان و سنت دێت وەرە ئەوە تەبەنی بکە بیکە بە هەوێن بۆ خەباتەکەت بیکە بە هەوێن بۆ ئەو کاتە تۆ وەکو من جارێک لە بە برادرانی هەدەپەم گوت لە ئەنقەرە گوتم پێم عەجیبە ئێوە بۆ نایەن ملیار و نیوێک مسلمان بۆ نەکەینە دۆسی کێشە ڕەواکەی خۆمان بۆچی خۆمان بکەینە جیسمێکی غەریب و نامۆ لە نەمیلەتەکەی خۆماندا مارکسیزم لینینیزم لە شوێنی خۆی فەشەلی هێنا و خەڵک فڕێداوە ئێستا بە بۆ ڕۆڵەی کوردی پێوە شاخی هەڵگێڕین بابینی ئیسلام چ عیبێکی تێدایە ئیسلام دەڵێ دادگەری بچەسبێن ئیسلام لەگەڵ عیلمدا لەگەڵ معریفەتدا لەگەڵ ماف و ئازادیەکانی ئافرەتاندا پیاواندایە منداڵاندایە بەڵکو هی شیناورد و دار و دەرختدا ینی چ عیبێکمان لە ئیسلامدا دۆزیوەتەوە و دووری لێ بگرین پەنا بۆ شتی دیکە بەرین ئەمە زۆر جار گوتم ئێمە وەکو خەباتی ڕزگاری خوازی کورد ئەوانی کە پەنیان بۆ غەیری ئیسلام بردو ئەو پەندە کوردیمان بەسەردا لەسەر پێکە دەڵێ ماڵیان پڕ بوو لە ڕازیانە منداڵی بە زگێشە دەمرد دەڵێن ڕازیانە بۆ زگێشەی منداڵ باش بەڵام پێت نییە وانە مامۆستا هەدەپە سەرکەوتوو بوو لەوە شانەسەن هەموو لایەنی ئیسلامیان تێدا بوو بۆ نمونە ئیمام و خەتیبی ئامەد لەو بانگەشەی هەڵبژاردنا بوو تەفگەری ئیسلامی کوردستان باکووری کوردستان پشتیوانیان بوو ینی بە شێوازێک لە شێوازەکان کۆکەرەوەی هەموو دید و بۆ لە نێو میلەتێکی مسلمان کاکە کورد سەتا چەندی مسلمانە 95 چەندە نیسبەتەکەی لە ڕەنگە لە شوێن بۆ شوێنە بگۆڕێ دەبێ خەباتە ڕزگاری خوازیەکەمان خەباتە سیاسیەکەمان بە ئەندازەی ڕێژەی مسلمانەتی نەتەوەکەمان تێدا ڕەنگ بداتەوە ئەوەندە ڕەنگ دەداتەوە لەوێدا قەزەکەم ئەوەیە دەزانم دەنێک مەلا و مسلمان و نوێشکەر هەن بەڵام من دەڵێم عەجیبە بۆ میلەتێکی مەظلومی ستەمدیدە ئیسلامێکی عەظیمی لەبەردەستدا بێ کە ئەو ئیسلامە مەشخەڵی ئازادی خوازیە ڕێگەی ڕزگاری خوازیە ئەو ئیسلامە دەڵێ نابێ مرۆڤێک بچەوسێنرێتەوە لا تظلمون ولا تظلمون ئەو ئیسلامە کە دەفەرمێ وما لكم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين بۆ لە ڕێی خوا و لە پێناوی چەوساواندا ناژەنگن ئیسلامێک کە ئازادی لەسەر خەڵک فەرزەکە ئیسلامێک کە دڵێ نابێ مێرولەیەک بپڕیشێندرێتەوە
ئەمە ئیسلامێکی عەزیمان لەبەردەستدا بێ کە دەیان بیلەت بەڕێی خۆیان پێ لە ئاوێ دەرێناوە ڕزگار و سەربەخۆیان پێوە دەستێناوە ئەو ئیسلامە بۆ وێڕکەین قەزێکم ئەوەی ئەگەر ناخۆ من دەزانم لێشکەر و مسڵمان لەنەو هەموو پارتە سیاسیەکاندا هەن بەڵێ باشە مامۆستا بێنە سەر مەسەلەی یەکێتی نەتەوەی یەکێتی نەتەوەی کوردستان بۆ پێک نایە کۆمەڵی ئیسلامی چۆن لێ دەڕوانێ ئێوە چکار و خەباتێکدان لەو چوارچێوەیەدا کردووە پێم وایە یەکێتی نەتەوەی کوردستان ئێمە کۆمەڵێک هۆکار هەن نایڵێت نەیهێشتۆ کە ئێمە یەکبی بەڵێ هۆکاری دەرەکی هەن من دەزانم کە دەوڵەتە دراوسیەکان لە بەرژەوەندیان دیانەیە کە کورد یەک دەنگ و یەک ڕەنگ و یەک سەنگ بێ ئەوە بێگومان زلهێزەکان هەرچەندە زۆرمان پێ هەڵا بڵێن و هەرچەندە زۆر خوا پێشاندن کە لەگەڵماندان لە هێندێک مەقتەعدا بەڵام من پێم وایە ئەوە شتێکی استراتیژی نییە ئەوە شتێکی تاکتیکیە ئەگەر یارمەتی پێدە دەدەن ئەگەر یارمەتی باشووری کوردستانیاندا لە شەڕی دژی داعش پێم شتێکی تاکتیکیە کاتی خۆی من بە برادرانی پارتیوی شێتیم بوو وتم زۆر دڵخۆش مەبن بەوەی کە لە ئەوروپا و ئەمریکا و خەڵک و وەزیری دیفاع و ئەوانە دێن مەرحەبامان دەکەنەوە مەرحەبای شەڕی دژی داعشە لە بەرچاوی کاڵی خۆمان نییە بەڵێ ئەوانە هەیە بەڵام کاک هەندرێن ئێمە دەبێت دان بەو حەقیقەتە تاڵەدا بێنین کە پێش ئەوەی خەتای خەڵکی دیکە بێت چ وڵاتانی دەرودراوسێ چ هێزە نێودەوڵەتیەکان خەتای خۆمانە خی پرگار دەفەرمێ وما ئەصابەکم من مصیبەت فبما کەسبت ئەیدیکم هەر بەڵایەکتان بەسەر دێ کردێ دەستی خۆتانە با من یەک نمونەت بۆ بێنمەوە قەرار بوو لە هەولێر کۆنگرەی نەتەوەی ببەسترێ حتما دەبێ جەنابەت ئاگاداری بەڵێ لیژنەی بۆ ئامادەکرا و هاتن بۆ لای ئێمە کاک زەکی لە یادم بێ کومەڵی لە برادرانی یەنەکە هاتن برادرانی شێتی هاتن گۆڕان تەکلیفیان کە وتیان مامۆستاگەر ئێوە ڕازی نەبن ئێمەش ناچین ناو لیژنەکەوە بەشی ئێمەیان دانە نابوو وتم لەسەر ئێمە پەکەوتۆ وتیان بەڵێ تمە ئێمە ئەوە چاوپۆشی لە بەشی خۆمان دەکەین بەس بێنن با لیژنەکە پێک بێ هەوانی کە ئەوە بوون هەمویان ڕەنگە مابن ئێستا ئەو شایدێمان بۆ دەن وتم هەڵای شتێک بە من پێک بێ لەبەر ئێمە هەر بە مەحرومیەت و بەزوڵمی ڕاهاتوین زۆر مازوڵم لێکراوە ئێستا کە ئەوە پێک دێ ئێمە چاوپۆشی لەو بەشی خۆمان بکەین وتیان دەڕەوڵە بەوە پێک دێ دەکتمەوە کاکە ئەمە بەشی خۆمان قەیناکە بە ئەوەی کە بۆ یەگرتو دانراون و نەری ئێمەش بێت چ مشی لەمان بێت بەڵام دوای بۆ پێک نەهات نازانم من وەکو پرسیم ئەڵبەتە من نامێ ناوێ شەخصان زۆر بێنن بەڵام تیان لەسەرەوەی چیە بکرێتە نازم سەرۆکی نەتەوەی سەرۆکی فۆنگرە سەرۆکی چی جا گوتم وڵای ئەوە وەکو شەڕی دەوەن بە ئاش وایە ئێمە لەسەر وەهم پێکەوە بە شەڕ دەین لەسەر وەهم وڵاتێکی دابەشکراومان هەیە کەسی چێ سەرۆکی بێ لەسەری بە شەڕ دەین با بە تو جارێ وڵاتەکەت ڕزگار کە شەڕی دەوەن بە ئاشت بیست حتما دوو نەفەر باراش دەبەنە ئاش لە ڕێک دەڵێ من کە گەیشتمە ئاشەکە من پێشێ باراشی خۆم لێ ئەوی دەکە دەڵێ من لێی دەکەم دەبێت بە شەڕیان دەگەنە دەوەنێک درختێک دەڵە دەوەرە گریمان ئەوە ئاشە وەردەخوا کامان زووتە باراشەکە لێ دەکەین بارەکانیان دەکەنەوە هەر کەسە جەواڵی خۆی دەگرێ و وەسەر دەوەنەکەی دەژێڕێ لەوێ یەکسە دەدەنە بەر خەنجەران نەژگەیشتونە ئاشی دەڵێن ئەوە شەڕی دەوەن باش تۆ خوا شەڕی دەوەن بە ئاش نییە تۆ لەسەرەوەی چێ سەرۆکی نەتۆی بێ کوڕبا بە باکە سەرۆک نەبێ دێ با هەر کەسێک عەمرێک زەیدێک جا خۆ گەر سەرۆک بوون و بەرپرس بوون ئەگەر حەقی خۆی بدرێتێ خۆ باری قورس خستنە سەر شانە خۆ ناو نیشان و خۆ پێ هەڵکێشان نییە کاکە تۆ گەر بەرپرسی دەبێ بارت قورستر بێ ماندووتر بی کەسی لەسەرەوە تێک چوو لەسەر ئەوە تێک چوو ڕەنگە هۆکاری پەنهانیشی هەبوو بێ هۆکاری پشتی پەردە ئەو دەوڵەتۆ بیت ڕازی نام ئەو گوت بێتی ڕازی نابم بۆیە من پێم وایە کاتێک ئێمە دەتوانین یەکێتی نەتەوەی یەک ڕیزی نیشتیمانی و نەتەوەی پێک بێنین کە شۆڕشێکی فکری لە خۆماندا بکەین و ناسنامەی ڕاستەقینەی خۆمان کە ئیسلامە بێنین تەبەنی بکەین جارێکی دی و پاشان ئێمە لە قەپێلچ و قاوغی تەسکی دەڤەر و حیزب و دالیەک و ئەوانە بینە دەرێ بنەماڵە و عەشرەت و هۆز ئەوانە لێ بینە دەرێ ئینتیمامان بۆ نیشتیمان هەبێ بۆ نەتەوەکەمان هەبێ هەستیاریمان بەرامبەر بە یەکدینە بێ و ئەمجا ئامادەش بین باش بدەین لەسەر ئەوە کاکە هیوا هەیە ئامادە نییە حیزبەکەی تۆزێک زەرەر بکە
دەشێوێ هەڵوێستی نەتەوەی بنوێنێ کاک هەڵوێستی نەتەوەی و نیشتیمانی نانوێنرێ گەر ئامادە نەبی باش بدەیت وەکو شەخص وەکو بنەماڵە وەکو حیزب وەکو هۆست دەبێ باش بدەیت وەکو نەتەوە دەبێ باش بدەیت ئەما تۆ بڵێ وڵات دەبێت بەرژەوەندی حیزبیەکانم بەرژەوەندە بنەماڵی و شخصی و تایبەتەکان پارێزراو بن و هەڵوێستیش بنوێنم ناکرێشتیوە ئەمن پێم وایە کە دەبێت گۆڕان بەسەر خۆماندا بێنین و دەبێت جورئەتی ئەوە بدەینە بەرخۆمان کە بەرژەوەندی تایبەتەکان وەلا بنێ بەرژەوەندی گشتی زاڵکەین و پاشانیش بە یەک قسە بە یەک گوتار لەگەڵ تورکیا و ئێران و لەگەڵ بەغدا و سووریا و لەگەڵ ئەو دەوڵەتانی دراوسێ و لەگەڵ دنیادا قسە بکەین نەک هەر کامێکمان بچێ خۆی لای دەوڵەتێک خۆشەویستکە لەسەر حیسابی دراوسیەکەی دیکەی لەسەر حیسابی بەشەکەی دیکەی کوردستان بەڵێ دەبێت مدارا بکەین بەڵام پێم وایە ئەگەر مدارای یەکدی بکەین زۆر سەرکەوتووترین وەکلەوەی مدارای دەوڵەتان بکەین بەڵام لە بین خۆماندا ئەوە بکەین کە لە ڕابردوودا کردووە باشە مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان زۆر سپاست دەکەم سپاس بۆ جەنابیشت کاک هەندریان شتێکت مابێت لەبیرت چوو بێ بیڵێ وەڵاهی من هەر بە کورتی کۆتاییات بەڵێ کاک هەندریان بە کورتی ئەوە دەڵێم کە ئێمە میلەتێکی زۆر ستەم لێکراوین میلەتێکی دیکەی وەکو کوردم پێشەک نایە 40 ملیۆن بێ لەسەر نەخشەی سیاسی بوونی نەبێ حیفە با لە قەدەر مەزڵومیەت و ستەمدیدەی میلەتەکەمان عەقڵ و دڵی خۆمان فراوان کەین و باوەش بۆ یەکتر بگرینەوە و با کارێک بکەین کە پێشی خوا لە خۆمان ڕازیکەین پاشان ئەو میلەتە هەژار و نەداری کە چاوەڕی ئێمەیە زۆر سپاس دەکەن ئێمە ژیوادارین ئەوە بێتە دی زۆر سپاس بۆیەوەش بینەرانی بەڕێستان ساتە لەگەڵماندا بوون تا بە یەگەشتەیەکی دیکە شاد و بەختەوەر بن شەوتان باش.